بەڕێوەبەری سەوزایی یان ناوچەی سەوزایی یەکێکە لە بەشەهرە گرنگەکانی سیمای شار، بە یەکێک لە بنچینە سەرەکیەکان دادەنرێت کە مرۆڤ ڕۆژانە بەرکەوتنی هەیە لەگەڵی. بەهۆی فراوان بوون و پیسبوونی زیاتری ژینگەی شارەکان لەم چەند ساڵی دواییدا، گرنگی ناوچە سەوزایەکان زیاتر دەرکەوت. لە سەنتەری شاری سلێمانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سەر بە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئەرکی پاراستن و زیادکردنی ڕوبەر و ناوچەی سەوزایی لە ئەستۆدایە. لە شاری سلێمانی واتە ناو شاری سلێمانی باخچەیەکەیە بە ناوی باخچەی گشتیەوە. ئەمە خۆی لە ئەسڵا ئەم باخە بە ناوی باخی میلیەوە بووە، لە ساڵەکانی 37 تا دروست کراوە کە بەریتانیەکان واتە قۆنسڵیان لێرە بۆ ئینگلیزەکان هەڵساون بە ڕیتمێک بە دیزاینێک بە شێوازێکی جوانی بەریتانی هەڵساون 12 خانەیان دروست کرۆ لە مەساحەی ئەو 12 دۆنمەی کە هەیە لە ناو باخی گشتیواتە ساڵی 1930 هەم دەستیان کرۆ بە جێبەجێکردنی باخچەکە هەم تەواویش بووە، واتە ڕیتمی دروستکردنی باخچەکە لە ساڵی 1930 ڕاستە ئێمە پێش ئەم بەرواری ساڵی 37 سەرچنارمانە بووە، سەیران و سەفای تیاکراوە، مامەیارە هەبووە، واتە گردی مامەیارە ئەو مەنتیقەی لای کارێزی وەستا شەریفە بووە و هەروەها کارێزی شێخ لەتیفە بووە و کانی شەکراوە بووە، مانە کە خەڵکی سلێمانی ڕووی کرۆتە ئەو ناوە سەیران و سەفایان تیا کردووە. بەس لەگەڵ ئەوەیە بەم شێوەی کە پێ ئەڵێن شێوەی دیزاینی باخچە و پارک ئەمەیە کە لە ساڵی 1930 ئەم باخە کۆنترین باخە لە سلێمانی دروست کراوە و پێشەوەش بە ناوی باخی میلی بوو. ئەمە یەکەم شتەکە لەم کەناڵی بە هێواڵم بە کەسم ئەمە نەوتووە. من ئەوەی کە من سێرچم کردوێ لە باخە بەریتانیەکان ئەوان زیاتر لەسەر مێژوو زۆر متەقەیدن، یعنی زۆر تەرکیزەکەنە سەر مێژوو، زۆر هینەکەنە سەر تەرکیزەکەنە سەر ڕۆژەکانی ساڵ، مانگەکانی ساڵ. بە تەسەوری من چکە من دووسێ دیزاینی کەم بینی لە سویسرا لە سوید لە نەم سامانە بینی ئەم خانانە تەوزیع بۆ بی مانگەکانی ساڵواتە ئەمە دەلالە لەوەکە ساڵ پێگاتۆ لە 12 خۆی بەشی باخچەکان هەبووە. ئەم بەشی باخچانە لە ساڵی 60ەکانە ینی 1970ەکانە سەر بە بەلەدێ بووە، یاتە هۆبەیە بووە. ئەم هۆبەیەش پێگاتۆی لە مەجموعەیە باخ، یعنی بۆ نمونە باخی گشتیە بووە، دوو باخە بۆ لە 4 باخ کە لە ساڵی 56 دروست کراوە و هەروەها هەندێ باخی لاوەکی هەبووە کامانە زۆری هەر ناوزەر نەکراوە باخۆمانە. ساڵی 70ەکانە بۆ شێوە هەر بەشی باخچەوەمانە بووە. لە ساڵی 2000ەکانە کە ئەنجومەنی مەحافەزە ئەنجومەنی شارەوانی دروست لە ساڵی 2002 ئەنجومەنی شارەوانی ئەنجومەنێکی فعال بوو، ینی زۆر ئیشکەیەکی لەوانە پابند و لەسەر ژینگەی شار هەڵسان بەوەی کە کاک جەمیلیان هێنا بۆی سەوزایی شار پەرەی پێ بن، کۆمەڵە هۆبەیان دروست کرد بە ناوی بەڕێوەبەرایەتی باخچەکانی شارەوانیەوە بوو. لە ساڵی 2002 ئەم تەشکیلەیە بوو، واتە توانیان لەو فترەی 2002 بۆ 2008 نزیکەی 130 باخچە لە شاری سلێمانیا بکەن بە پارکی ئازادی و ڕاستە تەکمیلە نەکرابوو. ئەمانە دروست کرابوو، مەجموعەی بلوار سەوز کرێ. ئەمانە
لە ساڵی 2016 بە فەرمی کاک دکتۆرە ڤاڵ کە مەحافظ بوو نووساوێکی فەرمی کردۆ بۆ وەزیری شارەوانی کە ئەم بەڕێوەبەرایەتی باخچەکان بچێتە سەر پارێزگای سلێمانی وەک بەڕێوەبەرایەتیەکی گشتی پێناسە بکرێت. ئێمە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی لە سنووری شارەوانی سلێمانیایە واتە سنوورەکەمان تهدید کراوە کە لە سنووری شارەوانی سلێمانیە. ئێمە نزیکەی 38 هۆبەمانەیە. هۆبەکان ئالیاتمان جیایە، بەشێکی جیایە گەنجینەمانەیە و 19 بنکەی کشتتوکاڵیمانەیە و مەسئولی پارکەکان 6 مەسئولی پارکمانەیە و مەسئولی کارگێڕیمانەیە، خۆیەتیمانەیە، ژمێریاریمانەیە، تەدقیقمانەیە. اینجا لە شێوان دەستەکان بەشی دیزاینمانەیە و بەشی یاسامانەیە و هۆبەی هونەریمانەیە و هۆبەی پلاندانانمانەیە. واتە ئێمە بە هەموو سیستەمەکانی کەیبینی وەکو هەموو بەڕێوەبەرایەتیانی کە لە هەیکەلی ئیداریایە هەموو پێداویستیانی کە هەیە لە هەیکەلی ئیداری ئەمانە. ژمارەی کارمەندەکانی ئێمە بە هەموو چاودێر و مۆزەف و مۆندیس و مۆندیسەکانیشمان پێگاتۆ لە ئەندازیاری تەلارسازی، بیناسازی و هەروەها کارەبا و ئەندازیاری میکانیک و هەروە ئەندازیاری کشتتوکاڵیمانێ و ئەندازیاری جیۆلۆجی خاکمانەیە. هەموو کارمەندەکانمان پێگاتۆ لە 1340 کارمەندمانەیە. وەکو ئامێرەکانیش ئێمە 7 تەنکەری خۆمانەیە کە ئیژەکە و هەروەها 7 تەنکەریشمانەیە کە لە کار کەوتووە و 8مانە تەنکەر سایقمان نییە، ئەوشمان هەیە و هەروەها ئالیاتمان 2 تەنیمانەیە و شۆفڵمانەیە، حەفارەمانەیە و هەروەها سارەی ڕکوب 90 سارەی ڕکوبمانەیە بۆ هۆبەکان. ئەمانە پێگاتەی بەڕێوەبەرایەتێکی ئێمەیە. ژماری باخچەکان وەکو باخچە 463 باخچەمانەیە کە 1,055,746 متر دووجایە. ژماری پارکەکان 6 پارکمانەیە 677,210 متر دووجایە. ژماری بلوارەکان 83 بلوارمانەیە کە ڕوبەرەکەی 384,982 متر دووجایە. ڕوبەری گشتی پارک و باخچە و بلوارەکان بە گشتی 12,261,390 متر دووجایە. ڕێژەی سەوزایی لە 15. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ژمارە و ڕووبەری سەوزایی شاری سلێمانی بەم جۆرەیە. ژمارەی باخچەکان 463 باخچەیە و ڕووبەری گشتیان 1,055,764 متر دووجایە. ژمارەی پارکەکان 6 پارکە و ڕووبەری گشتیان 677,210 متر دووجایە. 94 بلواری سەرەکی و لاوەکی ڕووبەریان 644,845 متر دووجایە. پارکی هەواری شار کە گەورەترین پارکە لە عێراق ڕووبەرەکەی 5 ملیۆن متر دووجایە. 250 شەتڵگەی تایبەت کە ڕووبەریان 400,000 متر دووجایە. درەخت و باخچە و سەوزایی هاوڵاتیان ڕووبەریان نزیکەی 750,000 متر دووجایە. ڕووبەری سەوزایی شوێنە گەشتیاریەکان 810,000 متر دووجایە. نەمامگەی بەڕێوەبەرایەتی باخچەکان ڕووبەری 7,500 متر دووجایە. ڕووبەری گشتی پارک و باخچە و بلوارەکانی سنووری شارەوانی سلێمانی 12,261,390 متر دووجایە و لە هەموو پارک و باخچە و بلوارەکان نزیکەی 3 ملیۆن درەخت هەن. من
زۆر دراسی ڕێژەی سەوزاییم کرد لە هەموو عالەمە سێرچێکی زۆر مهم بە دوایە کەوتم. یەکێک لەو شتانە ڕوتوبە کەمترین پلی گەرمە لە هاوینە کە ئەمە ستاندەرە لە 14 دەست پێکا بۆ 14 واتە لە ماوەی مانگێکە. ڕێژەی بارانبارین و نیسبەی دار و درەخت مەساحات نفوس ئەمانە دەورێکی زۆر مهمە بێنێ لە مۆزوعی ستاندەری عالەمیە. ئێمە خۆشبەختانە لە ساڵی 2018 ئیعلانمان کرد بە هەموو شارەکانی عێراق و کۆمەڵێ داتام لەسەر کەرکووک و هەولێر و دووەکیش کۆ کرد و لەگەڵ هەڵەبجەی شەیدا ئەمانە بە داتا بازەکەم لە بەرواری ئەوەنە بارانباری ئەوەنە دەرەجەی حرارە ڕوتوبە ئەمە. لە ساڵی 2014 بۆ ساڵی 2022 لە شاری سلێمانی زۆرترین بارانبارین باریوە زۆرترین بارانبارین مانێ ڕێژەکەی لەگەڵ هەموو شارەکانی عێراق و کوردستانە. ئەمە یەکێکە لە دەلالەتەکانی کە ئێمە وردە لە ستاندەرین. دووهام ڕوتوبە لە هاوینە ڕوتوبەی ئێمە ماوەی 4 ساڵە ڕوتوبەمان لە 20 نابەزێ. ئەمە یەکێکە لە دەلالەتەکانی کە ڕوتوبەمان زۆرە. یەکێک لەوانە تەجیلکردنی پلەی گەرمە لە هەموو شارەکانی عێراق بە دۆهۆک و هەولێر و شارەکانی کوردستانی عێراقا کەمترین پلەی گەرمە لە شاری سلێمانی تەجیل کراوە. ئەمەش یەکێکە لەو بژنەخۆشانەی کە سلێمانی لە ستاندەری عالەمیایە. یەکێک لەو خاڵانەی کە هەیە ئێمە ئەگە نەفوزی سلێمانی 1.5 ملیۆن بێ ئێمە 3 ملیۆن دارمانەیە خاوەنی 3 ملیۆن داریوە تا هەموو نەفەرێ هەموو کەسێک 2 داری بەرەکەوێ. زۆرترین باخچە و پارک و بلوار لە شاری سلێمانیە لە هەموو شارەکانی عێراق و کوردستانی عێراقا. واتە ئەمانە دەلالت بەوە ئاکا کە ئێمە لە ستاندەری عالەمیان و لە ساڵی 2018 من ئیعلانم کرد کە ڕێژەی سەوزاییمە لە 100 ئێستا ئێمە لەم بەرواری کە ساڵی 2022 ڕێژەی سەوزاییمان لە 196 ئەم لە 196 بە ڕێوەبەرایەتی باخچەکان نییە. ئێمە ڕێژەی سەوزاییەکەمان لە 112 وەکو باخچەکان. 2 شەواری شارە 1 هاوڵاتیە واتە هاوڵاتی یەکێکە لەوانی کە شان بەشانی ئێمە سەوزاییە پارێزێ دارە ڕوێنێ. ئەو 0.9 پرۆژەی بەرێنانە 2 غاباتەکانی سلێمانیە کە ئەمام غاباتانش دەورێکی زۆر میمیە بۆ نمونە غابەتەکانی ئەمەی لای UN و لای ئەمەی گردی گۆڕان و لای ئەمەی ئابڵاخ و لای ئەم دەباشان و هەروەها مەدخەلی تاسڵ جۆمانە ئەمانە بەڕاستی ئەم دارستانانەش ئەتوارەگرێ بە ڕێژەی سەوزایی بە پێی ستاندار لە 15 بێ لە بەروی مەساحاتی سەوزایەکە بە پێی مەساحاتی کە 84 1000 کیلۆمەترە بڵین مەتر مربع سلێمانی ئەبێ لەوەیە لە 115 ئەو نیسبەیە سەوزایی بێ کە ئەڵی لە 115 بۆ 25 لە 115 بۆ 25 ستاندەرەکەی تر ئەمەی تر مەجالی تیانە. ئێستا پرۆژەی وەبەریانان لە 125 ئەبێ هین بێ سەوزایی بێ واتی تر ئەمە مەجالێکی تیانە بێ لە 125 تر ئەمە مەکسیمەمە لەبەرەوە خۆی 15 بۆ 15 ئەتیادیە و ئەم ڕێژەیە تا زیابێ ئەوە چێتە 25 ترەوە ستاندەرێکی عالەمی. دیاریکردنی ڕێژەی سەوزایی بە پێی شارەکان دەگۆڕێت بۆ ئەمەش پێویستە چەند تایبەتمەندیەک ڕەچاو بکرێت وەک شوێنی جوگرافی، ژینگەی شاخاوی یان دەشتایی، قەبارەی شارەکە، چالاکیە مرۆیەکان و ژمارەی دانیشتوان، هەتا ناوچەکە گەرمتر بێ و شارفراوانتر بێ و ژمارەی دانیشتوان زیاتر بێ پێویستە ڕێژەی سەوزایی زیاتر بێ. بە پێی ئاماری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی ڕێژەی سەوزایی لە شاری سلێمانی زۆرترین ڕێژەی سەوزاییە لە چاو شارەکانی دیکەی عێراق و هەرێمی کوردستان. ڕێژەکەی لە 90.6. ئەو داروونەمامانەی کە بە زۆری لە سلێمانی لە باخچەکانە ئەڕوێنرێت سەبەحبەح دارێکە کە زۆر ئەڕوێنێت لەبەرەوەی ئەمان ئەم دارانە بەرگەی زۆر جەوی ئێرە ئەگرن و بەرگەی کەم ئاویش ئەگرن. تو ئەڕوێنرێت توی گەڵاپان ئێستا ئەڕوێنین توی ئەو نەوعەکەی کە بەس ئەنگەڵاپانەکە ئێستا ئەڕوێنین بۆی زیاتر سەوزتر و جوانتر بێ.
سنۆبەریات ئەڕوێنین پەرژین ئەڕوێنین لە باخەکانە بە زۆری لە باخچەکانی کەشایسە پەرژینەکە ساڵان ئەو پەرژینە هەر پەرژینێکی ئاسایی و بەس ئێستا زۆری سۆیا هەیە سۆیای پەرژین ئەوانە ئەڕوێنن بۆی کە شێوەی جێگەی پەرژینەکە ئەگرێتەوانێ و سەوز و جوانترێکە سنۆبەریات ئەڕوێنین سنۆبەری ئەریزۆنیکا ئەڕوێنین کە شێوەیەکی ڕەساسی هەیە عەمودیە سنۆبەری مەشهەدی کاجی مەشهەدی ئەڕوێنین ئەمانە ینی لە ناو باخەکانە بە زۆری هێن زۆربەی باخەکانیش ئەو دارانەی کە تایەتی قەزوان هیکۆنەکە ئەمانە زۆری ڕوێنراوە قەزوانی شەر ئەڕوێنرێت سەبارەت بەبوونی پێوەەر بۆ چاندنی نەمام ئێمە لە کۆنا ئەو پێوەرەنا هەر بە ئاسایی ڕوێنراوە زۆری دارەکانی کە ئێستا ئەیبینی لە شەقامەکان و لە زۆری باخەکانە کالیپتۆز بووە بەڵام ئەو کالیپتۆسی ئێستا سەیرەکەی کە زۆر ینی هین بوو تەمەنەکەی چووە سەرەوانێ و باڵاکەی بەرز بوو ئەشکێتەوانێ و ناشرین ئەبێ ئێستا لە جیاتی ئەوە جێگرەی ئەوە ئەو دارانەی کە ئەڕوێنن کە قەزوانە کە ئەو دارانەیە بە زۆری کە تحملی جەوی ئێرە بکات سەرما و گەرما چونکە سلێمانی سەرما بێجگە لە سەرما ڕەشەباکەی بە قووەتە و کەم ئاویەکەشی ئێمە لە هاوینانە تەنکەری ئەهلی ئەگرین بۆ ئاوانی دارەکان بە زۆری باخەکان ئەوەی کە هەیە بیریتیایە هەیەتیانە لەبەرەوە ئەبێ تحملی ئەو کەم ئاویە بکە بە زۆری کە سەبەحبەحە و سنۆبەریاتە و ئەمانەیە زۆر شوێن هەیە چڕە مەسەلەن باخی گشتی چڕە جاری وایە کە ئەو دارە بەکەڵک نامێنێ بڕێ لەوانەیە هی ئەوە بێ کە چڕە کە ئەیبڕینەوە جاری وایە کە لە شوێنی ناڕوێنین بۆ ئەوەی کە ئەو دارە و دارەکەی کە بتوانێت بە جوانی هەناسە بە و ئاوی باش وەرگێت و پێویست بۆ ناکا دارێکە لە بینیا بڕوێنیتەوە ئەگەر شوێنەکەش چۆڵ بۆ کاتە دارێکی تازەتر و بەرزی 3 مەتر بێ ئەیڕوێنینەوە لە جێگە نابێ پلانیش یعنی ئەوە نییە کە ئەو باخە سەوز کراوە حەزە کردو زیاتر سەوز بێت و جوانتر بێ ئەنجا جاری واش هەیە مەسەلەن ئەم دارە تۆکەی وەریوەتەوە شەر نییە یعنی لە بڵێم لە بێ پلانێ ئەم دارانە ڕوێنرابێ بە غیر منتەزەم یا شتێک مەسەلەن ئەم دارە ئەتر تۆی کردووە لە تەنیشتیا کاتێکیان زانیوە گەورەبەوە کاتە دڵێ نایە هەڵیکەنیت و حەزەکەی زیاتر سەوز بێ با ئەم دارەش قەینا سەوز بێ لە تەنیشتیا ئەوەی تر وای کردو زیاتر چڕ بێ ئێمە لە تا ساڵی 2001 سنی ئاودێری پێشکەوتومان بەکار نێناوە لە باخەکانە بەڵام لە 2001ەوە تا ئێستا دەستمان کرد بەوەی کە سنی ئاودێری نوێ بەکاربێنین واتە نیزامی تەنقیت و مەڕەشاد بەکاربێنین مەڕەشاد بۆ چیمەنەکان تەنقیتیش بۆ دار و درەختەکان ڕێژەیەک لە باخەکان بەو پارکە گەورەکان پارکەکانمان و باخچە گەورەکان کە لە دۆنێک زیاترە هەوڵمان ناوە کە سنی ئاودێری نوێ بەکاربێنین بەڵام ئەوانی کە سەرچاوی ئاویتیانە بە تایبەتی و بڵێن بیریتیانە و سەرچاوی ئاوی وامان نیە نەمانتوانێت سنی ئاودێری بۆ دابنین لەبەرەوە ئەتوانین بڵێن بەشێکی زۆری باخچەکان سنی ئاودێری نوێمان بۆ داناوە بەڵام ئەوەی کە سەرچاوی ئاوی نییە بە تەنکەر ئاوی 227 بیرمان هەیە بەگشتی بەڵام بە تایبەتی ئەم ساڵ 103 بیر وشکی کردووە بێجگە لە بلواری 6 مەتری مەلیک محمود بەشێکی زۆر لە بیرەکانیش ڕێژەی ئاوی دابەزیوە عین نزیکن لە وشک بوونەوە بۆ نمونە بلواری مەلیک محمود 90 بیری هەیە 90 بیری هەیە کە ئێمە احتیمال یەکەین لەسە بۆ ئاودێری بلوارەکان زۆنەکان بەڵام لە 2009 6 بیر وشکی کرد یعنی ساڵ بە ساڵ بیرەکان لە زیادبوونیان کە وشکەکە ئاوا بڕوات و ئاباران نەبارێ ساڵی داهاتوو ژمارەی بیرەکان کە وشکەوێ زیاتر بێت سەوارە بەو خاڵی کە باسی لە بازەوەکە کە پارکەکان زیاتر زەر دەرەکەون لەوەی سەوز و جوان بن من هۆکارەکەی گەڕێمەوە بۆ ژمارەی وشکبوونی بیرەکان چونکە پارکی ئازادی 11 بیری هەبوو ئەم ساڵ لە کۆی ئەو 11 9 بیری وشکی کردووە 2 بیری ماوە کە ئێستا ئاوەیەت ساڵانە ئێمە هەموو ساڵێک تەندەر و دەرخستی چیل تەنکەر ئامادەکەین بەکرێگرتنی چیل تەنکەر کە 35 میلیۆن لیتر ئەو داوینەکە بۆ باخچەکان خەرجێکەشی بە پێی سعری نرخی ئاوا لەو ڕۆژە ئەلەکسەر لە 700 میلیۆنەوە تا 800 بۆ 900 میلیۆن
خەرجەکانێتی ئێمە بەپێ ئەو خبرەی و تەجروبەی خۆمان کە لە دەمێک هەموو ساڵێک چل تەنکەرەگرین بکرێ و لە ماوەی 5ەوە دەست پێکەین بە ئاودێری هەتا مانگی 11 35 میلیۆن لیتر ئاومانەوێت 35 میلیۆن لیتر ئاو بۆ باخچەکان و ڕاپەڕین بەکرێجۆ و تاسوجا. بۆ ئاودانی ڕوبەرە سەوزایەکان لە مانگەکانی 4 و 5 و 6 1 میلیۆن لیتر ئاو پێویستە. لە مانگەکانی 6 و 7 و 8 پێویستی ئاو بەرز دەبێتەوە بۆ 4 میلیۆن لیتر ئاو. سیستەمی ئاودێری ڕوبەرە سەوزایەکانی شاری سلێمانی بەم جۆرەیە. لە 120 باخچەکان بە شێوەی دارستانە و بە تەنکەر ئاو دەدرێن. لە 125 سیستەمی ئاودێریە و بەپێی ئەو بودجەی بەردەستە کاری لەسەر دەکرێت. لە 155 بە تەنکەر ئاو دەدرێن. سەبارەت بە ژمارەی بیرەکان و دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی تا مانگی نۆی ساڵی 2022 لە کۆی 227 بیر 39 بیر وشکی کردووە و 64 بیری تریان ئاوی کەمی کردووە. بە جۆرێک تەنها لە ماوەی نێوان 2 بۆ 10 خولەک توانای ئاودانی هەیە. تا حدێ هاوڵاتی خەڵکی باشیشی تیا هەیە کە حەز بە پرسیارەتی ئەکات مەسەلەن چۆنی حەز بە پرسیارەتێکە لەوانەیە خۆشی شت فڕێنەیە شتێکی ببینێ هەڵیگرێتەوە بەڵام هەشە بە پێچەوانەوە ئەروات ئاوە خوات دەبەکە سەتڵی خۆڵەکە لەویایە ناتوانێت هەنگاوێ زیاتر بڕوا لێرا فڕێ ئەیە خواردنە خوات مەسەلەن من لە باخی گشتیا بە جاری وایە بەیانیانێم ئەم کۆشکانە کە خواردنیان هەیە لەسەر کورسەکان پاژماوی خواردنەکان بەجێهێشتۆ بە چەوری و بە پیسی کورسەکانی ئێمە لەبەرەوەی چیمەنتۆیە تا حدێ زۆر کەمێکی یعنی کە شکێنرا جاری وە هەیە ئەو کورسیانە خەڵگێتە ناو باخەکە و کورسەکان هەڵەگێڕێتەوە بەیانیان هاتوون بە باخەوان 5-6 کورسێکیان ڕاز کردوەوە کورسێک قورسە نازام چۆن ئەوان خستویانە سەرلەی خۆڵەکانیش ئیتر ئەوە نەبەرگە ئەگرێ ئەوە نییە خەڵک دوو لە ڕیتەوە گەنجەوەینە شەقی تێ هەڵەیە یا بۆکسیلیا ئەی قوپێنێ ئەڵێ بزانام ئەمە چۆنە چۆن دانراوە چۆنین کراوە لەو حاڵەتانە زەرەری لێ ئەیات سەوزایەکەش جاری وا هەیە ئەڕۆن بەلای گوڵەکە لە قەیگەشکێنەوەنێ دارەکە لە قەیگەشکێنەوە لە 12 2023 ئەوە 19 ساڵە من لەم باخایی شەکەم بە بەردەوامی تا لە ساعت 8 تا 12 ئێمە لێرەی هەموو ڕۆژێ بەس شەمان و جمعان نەبێکە عوتڵێ ئێمە داوام ناکەین لێرە ما باقی ئێمە لێرە ڕۆژەکانی تر هەر بەداوامی لە کارکردن ئەو کارانی کە ئێمە هیکەین بژارکردنە چێڵانە هەڵپاچینی دارە ئاوانە وەڵی ئێمە کە ئەبینین یەکێک لە خێدارە شکێنێتەوە گوڵێک ئەشکێنێ وەکو ئەوە وایە زلێ لە مناڵی خۆمان بە پێ بنێ بە قاچێکی مناڵێکمانە شوێنێکی مناڵێکمانە ئەزێتی با ئێمە ئەو گوڵانە وەکووە سەیرەکەین ئێمە وەکو ئەو لای خۆمانیان پارێزین وەڵی داواکارین لە خەڵک هاوکاریمان کە خەڵک بازێکی هاوکاریمانەکە لەگەڵ ڕێزما بوویان بەڵام بازێک کە پێی ئەڵێ ئەو شتەوا لێمەکە لەو لاوە بڕۆرە دەرەوە دەرگای تیا ئەو باخە لە عکسی تۆ ئەجوڵێتەوە جاری وایە تووشی قسەی ناخۆشیش ئەبین لەگەڵیانە و خەڵک تۆزێ لەبارەی باخەوە وشار نییە یعنی وەزانێ هەر هەروە بە ئاسانی ئەم ئیشەکراوە ئەم گوڵانە زەرا کراوە چێندراوە نازانێت بە ماندووبوونێکی زۆری ئێمە ئەم گوڵانێتە بەرهەم. دەربارەی هەوڵەکانی بەڕێوەبەرایەتی باخچەکان بۆ زیادکردنی ڕوبەری سەوزایی بە وتەی کامەران حەمە ساڵح هەموو ساڵێک 50 باخچەیان دروست کردووە بەڵام لە دوای قەیرانی دارایی ساڵی 2014ەوە نەتوانراوە باخچە دروست بکرێت بەڵام بەردەوامن لە چاندنی نەمام بە پێی توانای مرۆی و مادی بەڕێوەبەرایەتیەکەیان. ئیمساڵ باخ و پارکەکانمان بەقەر هەموو و تاریخی کە من لەم باخچانم ئەمەنە جوان نەبووە ئیمساڵ بۆ ئێستا لێرەوە دەست پێیەکەین ئێمە یەکێ لە کێشەکانمانەوەی دابینکردنی تەنکەرە تەنکەری مەدەنی بۆی هاوکارمە مێشان بەشان کە بتوانین ڕۆژانە 4 میلیۆن لیتر ئاو بگەێنینە باخچەکان ئێمە پێویستمان بەوەیە کە ئاو دابینکەین بۆ باخچە و بلوارەکان چونکە ئاستی ئاوی ژێرزەوی لە ناو باخچە و بلوارەکانمانە ئاوێکی ژێرزەوی کەمیە چونکە شاری سلێمانی لە سا 20 کۆمیتانەوە طبقەی ئاوی باشە لە سا هەشتاگەی تانجەرە و ماڕەڵای مستۆنە ئەمانە ئاویتیانە واتە ئەو بیدە سەتیحانەی کە لە 130 مەتر و 150 مەترایە لە مانگی هەشتا ئاو نایە یعنی بی ئاوە بین
لەبەرەوە بەڕاستیەوەی کێکە لەو کێشانەی کە ئێمە پێویستمان بە ئاودابینکردنە ئیتر پلانەکانمان وایە لە مانگی شەشەوە دەست پێ بکەین بە ئاودابینکردن. دووەمێکێ لە کێشەکانمان کەمی کارمەندە، ینی من باسی ئەوم بۆ کری 1340 کارمەندمانەیە 1340 770 باخەوانە، ئەوانی کە باخەوان نییە، مۆزەفی ئەتیادیە، وردبینیە، ژمێریاریە، مۆندیسە، پرۆژەیە، پلاندانانە، یاساییە، چاودێرە، شۆفێرە، تێگە ئەمانەیە واتە بە 770 باخەوان 534 باخچە و پارێک ناڕوا بەڕێوە. ئەم جارش ئەڵم پێویستە حکومەت دایمە بەدەمە ژینگەوە بێ، ژینگەیەکێک بێ لە کارنامە سەرەکیەکانی حکومەت بۆ دابینکردنی بودجە و دەستکراوە بێ. ژینگە سەیران و سەفانیە، هەر ژینگە هەوایەکی پاکە، ژینگە واکە کۆمەڵە نەخۆشە دەروونەکان نایڵێ، ژینگە ئەوەیە کە هەوایەکی پاگەڵم ژینگەوەیە کە من ئەڵم ڕێژی بارانباریمان زۆرەوە 2 ساڵە هەموو مەحافەزەکانی عێراق و کوردستان ئێعلانیان کروش کە ساڵێمە ئێعلانمان نەکردون، وەڵی وتمانە زۆرترین ڕێژی بارانباریمانەیە. لەبەرەوە بەڕاستی ئەمە هەموویت پەیوەستە بەیەکەوە، هەتا ژینگەی شار جوان بێ، ڕوتوبەمان زۆرە بێ. ئەگەر ژینگەی جار هەتا بێ زیاتر بچێتە ستاندەری عالەمی 25ەکە لە هاوینی شەبارانە بارێت. ئێمە لە ساڵی تا ساڵی 2014 خەرجی ساڵانەمان 3 ملیارد دینار بوو، ئێستا 120 میلیۆنە سیانەی حەدایقمان، 3 ملیارد بۆ 120 میلیۆن، زانە چەند کەمی کردو. کەمی کارمەند و باخەوان و ئامێر و نەبوونی ئاوی پێویست ئاستەنگی لە بەردەمکارەکانی بەڕێوەبەرایەتی باخچەکان دروست کردووە بە جۆرێک کە نەتوانن باخچەی زیاتر دروست بکەن. هەروەها ئاماری ورد و زانستی لەبارەی ڕێژەی سەوزایی لە شاری سلێمانی نییە. ئەوەی هەیە ئاماری تاگلایەنەی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە. بۆیە پێویستە بەڕێوەبەرایەتی باخچەکان بە هاوکاری سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و پسپۆڕەکانیان کار بکەن لەسەر دیاریکردنی ڕوبەر و ڕێژەی سەوزایی بە شێوەیەکی ورد و زانستی. هەروەها پێویستە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ڕێگەی سەرۆکایەتی شارەوانی سلێمانیەوە کارمەند و ئامێری زیاتر لەگەڵ بودجەی پێویست بۆ بەڕێوەبەرایەتی باخچەکان دابین بکات، بەمبەستی پاراستن و زیادکردنی ڕوبەرە سەوزایەکان لە سەنتەری شاردا.